لە هاوینە هەوارێکی قەزای چۆمان لە پارێزگای هەولێر بەهۆی داڕمانی تونێلێکی بەفرەوە کەسێک گیانی لەدەستدا. ئێوارەی ئەمڕۆ یەکشەممە لە هاوینە هەواری پرژە لە قەزای چۆمان لە باکووری پارێزگای هەولێر بەهۆی داڕمانی تونێلێکی بەفرەوە کەسێک گیانی لەدەستدا. کەسەکە تەمەنی 33 ساڵە و خەڵکی خۆراوای کوردستانە و لە شاری هەولێر نیشتەجێ. بەپێی زانیاریەکانە و کەسە لەگەڵ چەند کەسێکی دیکە بۆ کرێکاری چوونەتەوە ناوچەیە. دواتر بە مەبەستی پشودان چوونەتە هاوینەواری پرژە لە نزیک تونێلەکانی بەفر، بەڵام بەهۆی داڕمانی تونێلێکی بەفرەوە یەکێک لە کرێکارەکان بریندار دەبێت تا گەیاندنی بە نەخۆشخانەی چۆمان گیان لەدەست دەدات. ساڵی 2017 لە ڕووداوێکی ئەوشەوەدا 3 کەسی دیکە لە هەمان ناوچەی قەزای چۆمان بوون بەژێر تونێلی بەفرە و هەرسێکیان گیانیان لەدەستدا.